بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت وإذا الجبال سيرت كاتيك خور دەپێچرێتەوە و ڕووناچی نامێنێت کاتێکیش ئەستێرەکان لە خولگەی خۆیان دەترازێن و دەدەن بە یەکدا کاتێک چێوەکان لە شوێنی خۆیان هەڵدەکەنرێن و بەم لاولادا دەبرێن وإذا العشار عطلت وإذا الوحوش حشرت کاتێک حوشترانی ئاوس کە تەمەنی بارداریان دەمانگە گوێیان پێنادرێت بێگومان ئەو وشترانە لای عەرەب زۆر نازدارن کاتێک جان لەبەرانی چێوی و وەحشی و دڕندا بە دەوری یەکدا کۆ دەکرێنەوە ئەوانیش دڕندایەتی خۆیانیان لەبیر دەچێتەوە لە سامناچی ئەو ڕۆژە وإذا البحار سجرت وإذا النفوس زوجت کاتێک دەریاکان گڕ دەدرێن دیارە کە تەقینەوەی ئەتۆمی ڕوودەدات و ئاوی دەریاکان دەبنەوە بە هایدرۆجین و ئۆکسجین کاتێک گیانی هەر کەس دەگەڕێتەوە بۆ لاشەی و جوود دەبێتەوە لەگەڵیدا وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت کاتێک کچی زیندە بەچاڵ کرا و پرسیاری لێ دەکرێت بە چ گوناهێک بە چ تۆمەتێک کوژرا وإذا الصحف نشرت وإذا السماء كشطت کاتێک نامەی کردەوەکان واڵا دەکرێت کاتێک ئاسمان لا دەبرێن و دادەماڵرێن وإذا الجحيم سعرت وإذا الجنة أزلفت کاتێک دۆزەخ دادەگیرسێت و تاو دەدرێت کاتێک بەهەشت نزیک دەخرێتەوە لە خوددا ناسان علمت نفس ما أحضرت فلا أقسم بالخنس الجوار الكنس والليل إذا عسعس والصبح إذا تنفس إنه لقول رسول كريم ئیترە و کاتە هەرکەس دەزانێت چی ئامادە کردووە و چ توێشویەکی پێیە سوێن بەو ئەستێرانەی کە پەنهان دەبن و ون دەبن لە چاو یاخود بەهۆی سوڕانەوەی زەوی و خۆیانەوە بەهۆی هەڵهاتنی خۆرەوە ون دەبن بەو هەسارانەی کە پەنا دەگرن و دیار نامێنن بەو شەوەی کەدا دێت و تاریکاییەکەی ڕوومان تێدەکات بە بەرەبەیان کە پشووی تێدێت وەکو زیندەوەرێک ئاهی تێدێتەوە و دەست دەکات بە هەناسەدان و ژیان و ڕووناچیەکەی دەردەکەوێت سوێن بەوانە هەمووی بەڕاستی بێد و دڵی ئەم قورئانە لە زاری نێردراوێکی بەڕێزەوەیە کە جبرائیلە ذي قوة عند ذي العرش مكين مطاع ثم أمين خاوەنی هێز و دەسەڵاتە و لای خاوەنی عەرش فریشتەیەکی پایەدارە فەرمان ڕەوایە لەوێ هەروەها ئەمین و دڵسۆزە لە کارەکانیدا وما صاحبكم بمجنون ولقد رآه بالأفق المبين وما هو على الغيب بضنين دڵنیابن کە هاوڕێکەتان محەممەد شێد نییە و لە کەماڵی ژیریدایە بێگومان محەممەد جبرائیلی بینی بە ئاشکرا لە ئاسۆی نومایاندا هەرچی پێدەگات لە جیهانی نهێنی و شاراوەکانەوە لێتان ناشارێتەوە و ڕاستیتان پێڕادەگەێنێت چونکە هەرگیز لە گەیاندنی پەیامەکەیدا ڕژد و ڕەزیل نییە وما هو بقول شيطان رجيم فأين تذهبون ئەم قورئانە گفتاری شەیتانی نەفرین لێکراو نییە ئیتر بۆ کوێ دەچن ڕوودەکەنە کوێ ڕوودەکەنە چێ إن هو إلا ذكر للعالمين لمن شاء منكم أن يستقيم ئەم قورئانە تەنها یاد خەرەوەیە بۆ سەرجەم دانیشتوانی زەوی بۆ جن و ئادەمیزاد لە هەموو سەردەمەکاندا بۆ ئەوانتان کە دەیانەوێت ڕێبازی ڕاست و دروست بگرنە بەر وما تشاءون إلا أن يشاء الله رب العالمين
ویستی ئێوەش نایەتە دی مەگەر کاتێک خدای پەروەردگاری جیهانیان بیەوێت هەرکەس ویستی خێری هەبێت خدای گەورە سربەستی لێ زەود ناکات لەگەڵەوەشدا هەر ئەوە پێش دێت کە ویستی خدای لەسەرە و توانای تێگەیشتنمان لە نهێنی و شاراوەکان زۆر